هەر بۆ خۆشی کاتی گرانی بوو ژێرزەمینێکمانە و پڕمان کرد بوو لە مریشک و کەڵەشێڕوشت تێمەشتە 12 سەرخێزان مینداش تەلەبێ هەڵەسا بەیانیانەی و ئەچمەوە مەکتەب مریشێکی هەڵایە و یەک دوو هێلکەی دەرێ ناوی کە بە هێلکەڕۆن وەڕۆیشت عەلاکولین بەیانیانێکی ئەو خوشکە بچووکەم چووتی وەڵای مریشێکمانەیە برینارەوانەوە کە چووم سێگەم جرج گرتوویەتی برینارە تر بە دایکم و من دوکان وشتم هەبووتم مریشکەکەی برینار کردو جرجەکە چووی بێ خاتی خۆی وەڵای ترتم دایە منەچم بۆ دوکان بەڵکو بیوێ بۆ بەیتەرێ دایکشم خسیە بنباڵی بردی بۆ بەیتەرێ لەوێ یەکەم کەس ناویان نووسی بوو بەهێ سەعید کەڵەشێری پێ بوو لە کەوانەیەکە کەڵەشێر وەڵای تر یەکەم کەس بووی تر دکتۆر هاتبوو خەڵکی دوایەوە ناوی نووسی و ئیتر وتیان کاکە دکتۆر هاوڕیز بن هاواریان کردبوو بەهێ سەعید کەڵەشێر دایکم هیچ جوابی نایەوە هاواریان کردبوو یەک دوانێ سیان خەڵک بە دوایەوەتەوە دایکم قسەی نەکردبوو وەڵا فەڕاشکەوتی کوورە کاکە پیرێژنی وە لێرا بینیم ئەرە پیرێژن تۆنی بەهێ سەعید کەڵەشێر دایکشم دی نەوەڵا من بەهێ سەعید ڕەزام بۆ جواب نایەتی ڕۆڵە من لە تەسکەرەیە بەهێ سەعید ڕەزام دی کاکەوەی تۆ دوای تۆ ئەکرەم حەسەن جۆرەکەی پێ کاکە بێت جواباتەوە ئەمە بەیتەرەی قانونەکەی وایە وەڵای تر مریشکەکەی نایەوە کەڵەشێرەکەی نایەوەتی هاڕووی با بەڕەشبێەوە کەڵەشێرەکە دەر حیا چوو بەدەست مناڵە خوێڕێەوە سا کەس هاوارێکە بەهێ سەعید کەڵەشێر وتم ئەی بۆ جواب نایەتی ڕۆڵە من تەسکەرەیە بەهێ سەعید ڕەزام چۆن جوابێمەوە شا بەو باسی گرانەکەی کرد لە کاتی کیمیایەکەش نازانم پێچوو بوو نایلۆنی کڕی بوو ئەو ماوەی ژەڕەوە ئەوە لەوایە نەبوو 2023 بوو ئەو کاتێک کە پرۆسەی عێراق بوو اینجا ئیتر خەڵقە پرسا بەڕاستی مەسەل ئەیان و سەدام حوسێن ئەرز هەڵەیە و کیمیایی دیعایەکی و ئابوو مەی برادەرێک مێ نایلۆن فرۆش بوو نایلۆنی کڕی بۆ حسابە یا بە پەنجەرەیە لەبەرەوەی کیمیایی تاسیری تێنەکە وەڵاو الحاڵ ئیتر کە کڕی بۆی پێچایەوە ئافرەتەکە وتی چەنەکە کاکە وتی 15 دینار ئەو کاتەم ئینە نەبوو ئەم هەزارە وتی 15 دینارەکە وتی سەیری گەم هەموو پارشمان پێ سەرفەبن ئەتەسم کیمیایە گەشتمان پیانەکە کام هاوتی هەر بۆ 15 دینار با بۆ قاتی کۆڵە